هەستت چۆن دەبێت لە شەوێکی تاریک و باراناوی بەرامبەر بە شوێنێک وەستاویت کە بۆنە و ئاهەنگێکی تێدایە. بەڵام کە ئەچیتە ژوورەوە بۆ دەرئەکەوێت ئەم شوێنە هەر 2 ساڵە چۆڵ کراوە و کەسی لێ نییە. باجی ڕزگاربوونت چییە؟ چ شتێک ئێوە بەیەکەوە گرێ دەدات؟ بێگومانم تاکو ئێستا فیلمی کوردیتان بەم شێوازە نەبینیوە. درەمان ناونیشانی نوێترین کاری دەرهێنەر لە زیۆزانایە کە وەک لاوترین دەرهێنەری کوردستان ناوی دەرکردووە و دوای 5 ساڵ دابڕان لە کاری هونەری بەم پرۆژە زۆر تایبەت و جوانە گەڕاوەتەوە. فیلمەکە لە نووسینی ڕۆمانوسی گەنج و بەتوانە شکۆفی بکە. وەجێی ئاماژەیە تەنها بە بڵاوبوونەوەی ترەیلەر و گرتەیەکی فیلمەکە لە سۆشیال میدیا هەر بە ماوەیەکی زۆر کەم توانی 2 ملیۆن بینەر تێپەڕێنێت. جا با پێتان بڵێم هەر گۆشەیەکەم فیلمە زۆر جیاوازە لە فیلمەکانی دیکەی کە بیرێتانە، هەر لە چیرۆک، لە نواندن، میوزیک، بگرە لە سینەماتۆگرافی و ژانەریشدا. وا بڕیاران فیلمە وە بنوێنەری کوردستان و عێراق و یەکەم فیلم گەشتێک بە فێستیڤاڵە نێودەوڵەتی و جیهانیەکانیشدا بکات. قسەی کۆتایی لایڤارە، چاوەڕوان بن بەم زوانە.